إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزانم، باشترین کەلام، باشترین گفتاری خوای پەروەردگاری خالقمانە و باشترین ڕێبازیش ئەو ڕێبازەیە کە خوا بۆ پێغەمبەر دایناوە و کردوێتی ڕێبازیش بۆ ئێمەی مسلمان. و خراپترین ڕێباز ئەوەیە کە لادان بێ، هەر شتێک بێ لادا لە ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و هەر لادانێکیش نەکبەتی و قوربەسەری لە دوایە و سەرنجامەکەیشی لە قیامەتا دۆزەخە. بەڕێزانم مسلمانە خۆشەویستەکان، داواکارم خوای پەروەردگار هەر هەنگاوێک کە ناوتانە بە چەند قات و بە گەورەی بۆتانی بخاتە سەر میزانی حەسەناتەکانتان لە ڕۆژی قیامەتە، و ساتەکانی دانیشتانیش لەم شوێنە زۆر بە زۆرتر بیبیننەوە لە ڕۆژی قیامەتە و دڵخۆشتان بکات. بەڕێزانم، ئێمە چەند وتارێکە دەربارەی باڵاپۆشی ئەدوێین. وتارەکانمان لەو بارەوەیە. ئەمڕۆ وەکو چۆن لە هەموو سەردەمێکە هەموو ملەتێک بە تەئکید لەو ڕۆژەوە کە پێغەمبەری خوا دەوڵەتی دروست کرد لە مەدینە و تا ئەمڕۆ، یعنی نزیکەی 1430 ساڵە لە ناو ئومەتی ئیسلامە کەسانێک نەبراون، کۆتاییان پێ نەهاتووە کە ژێربەژێر چەکوشیان هەڵگردبێ و جاری وهەیە بەرگ و پۆشاکی ئیسلامیش لەبەرەکەن بۆ لێدانی ئیسلام و مسلمانان، بۆ لە ناودانی شەریعەتی خوا، بۆ نانەوەی ئاژاوە و فەساد لە ناو مسلمانانە. لە هەموو سەردەمێکە ئەو جۆرە کەسانە هەبوون. ئایا بەزانینەوە بێ و دەستکردی بێگانە بن؟ ئەیانەوێ لە ناو وڵاتی ئیسلامە ملەتی ئیسلام لە کەلوپور و لە دین و لە عەقیدە و بیر و باوەڕی خۆیان دوورخەنەوە، یان کەسانێک بن خۆیان نازانن بەڵام لە ژێرۆ دەستێک ئەیان جوولێنێ و ئەوان بە فکری و بە بیر و باوەڕێکی بێگانەوە ئەمڕۆ لە ناو مسلمانانە ئیشەکەن. کەسانێک لەو جۆرە گومانێکی زۆر دروست ئەکەن لەسەر مەسئلەی باڵاپۆشی. گومان دروست ئەکەن کە باڵاپۆشی بەڕاستی ئومەتی ئێمە و ملەتی ئێمە دوا ئەخا. باڵاپۆشی ئەبێتە مایەی ئەوەی کەوا ئێمە نەگەین بە شارستانیەت و بە مەدەنیەتی ڕۆژئاوایە. ئەو بیناسازی و ئەو پێشکەوتنە لەلایەنی تەکنەلۆژیاوە کە ڕۆژئاوا و وڵاتانی پێشکەوتوو پێیگەیشتون، لە ڕاستیە یەکێک لەو شتانەی کە بەرگری ئەکات ئەو شتانە بگاتە وڵاتی ئێمە ئەوەیە کە خەڵکی خۆیان داپۆشن. دەنگی یەگرتو و ڕادیۆی گەرمیان ماڵی هەمیشە ئاوەدان. لەوانەیە ئەو جۆرە جیدال و مناقەشانە زۆر جار ڕووبدا. ئێمە پرسیار لەوانە ئەکەین و پێیان ئەڵێین باڵاپۆشی چی پەیوەندیەکی بە پێشکەوتنی شارستانیەت و تەکنۆلۆژیاوە هەیە؟ چی پەیوەندیەکی هەیە؟ ئایا یەکێک لە مەرجەکانی شارستانیەتی مەدەنی
یەکێک لە مەرجەکانی پێشکەوتنی تەکنەلۆجیا ئەوەیە کە ئافرەت خۆی ڕوودکاتەوە لە بەردەم پیاوانە. یەکێک لە مەرجەکانی شارستانیەت و پێشکەوتن ئەوەیە کەوا ئافرەت وەکو حەیوان لەگەڵ پیاوانە تێکەڵ ببێ و خەوەری لە خۆی نەمێنێت بۆ هەمووش کار و هەموو لەزەتێکی هەموو ڕابواردنێکی پیاوان بەکار بێت. ئایا مەرجە لە شارستانیەتە کە ئافرەت حەیای نەمێنێ و حەیای بتکێ و لایەنی زەمیر و ویژدانی نەمێنێ و بەس تەنها لاشەیەک بێ بەبێ ڕۆح؟ مەرجی شارستانیەت ئەوەیە. ئایا پرسیارێک دێتە کایەوە، ئایا ئافرەت یان پۆشاکی ئافرەت بۆتە مایە ئەوەی ئێمە دوا بکەوین سیارە دروست نەکەین، تەیارە دروست نەکەین، ئامێرە پێشکەوتوەکان دروست نەکەین؟ ئایا پۆشاک بۆتە هۆی ئەوەی کە ئێمە وابین؟ خۆ زۆرێک لە وڵاتانی بەناو ئیسلام و ئەو وڵاتانەی کە ئەمڕۆ پێیان ئەوترێ وڵاتە نامیەکان، زۆرێک لەوانە ئەمڕۆ پۆشاکی حەیایان فڕەدا. و سەردەمانێکی پێش لە وڵاتی ئێمەیشە عێراق بەعام خەڵکی ئافرەت لە ڕووتیە هیچی دوا نەخست بوو لە ئەوروپا. ئایا ئێمە پێشکەوتین؟ ئایا ئێمە لایەنی فکر و لایەنی عەقیدە و بیر و باوەڕمان لە دەستدا هی ئاینەکەی خۆمان و کەوتینە شۆن بیر و باوەڕەکانی ئەوان و پۆشاکمان فڕەدا لە ساڵەکانی هەفتاکان و تا هەشتاکانیش و پێش ئەوەیش، یعنی ئەوەی باڵاپۆشی بێ لە ناو عێراق ئەتوانی بڵێ بەدەگمەن مەگە تاکوتەرا مابێ، هەمووی نەما. لەو سەردەمەوە کە حزبی بەعس هاتە سەر حکم لە عێراقا و هەتا لە ناوچوونیشی لە ئەخیری عمریانە بێ کە ئاینی بەکار ئێهێنا بۆ ئەوەی لە ناو نەچێ کە ئەیزانی لە ناو ئەچێ، ئەگینا ئەو هەموو قوتێکی بەکار ئەهێنا بۆ دژایەتی کردنی باڵاپۆشی لە تەمەنی تەلەبایەتی و قوتابی. ئەو کاتێک کە ئێمە خوێندکار و قوتابی بووین، چەند هاوڕێمان کە کچ بوون لەبەر خاتری باڵاپۆشی لە قوتابخانە دەرەکران، چەند کەس تەعین نەئەکرا لەبەر خاتر ئەوەی خۆیدا ئەپۆشی. باشە ئەوە وڵاتی ئێمەی بەرەو پێشەوە برد لە هیچ لایەکەوە لە هیچ بوارێکەوە. باشە خۆت وڵاتانی وا هەن وەکو ئەفریقیا کە لە هەموو لایەکەوە دواکەوتون تا سەر ئێسقان وڵاتێلێکی دواکەوتون، بەڵام سەیرەکەی پۆشاکیش نییە بیکەنە بەریان. ئافرەتەکانیان تەنها شوێنە حەساس و هەستیارەکانیان نەبێ، هەموو گیانیان بەدەرەوەیە. باشە پێش ئەو ڕووتیە پێشیانی خست؟ هەنی مەسئلەکان دیارە شتی تر لە ژێر ئەو قسانەوەیە، شتی تر هەیە لە کایە کەسانێک بەکار ئێهێنن بۆ ئەوەی لە ڕاستیە ئافرەتانی ئێمە و کچانی ئێمە ڕوود بن و پۆشاکی دەرەکی بپۆشن. خۆ ئەگینا لە ناو وڵاتی ئێمە ئافرەتمانەیە و بە سەدەها ئافرەتی باڵاپۆش و پۆشتە ئێستا شەهادەی بەرزبەرزیشان بەدەستهێناوە، هەیانە دکتۆرای بەدەستهێناوە، هەیانە پرۆفیسۆرەیە، هەیانە دکتۆرەیە، هەیانە شادەی دکتۆرا و ماستەری بەدەستهێناوە، هەیانە مامۆستایە. لە هەموو بوارەکانە ئافرەتمان هەیە و باڵاپۆشە و بە جوانترین شێوە خۆی داپۆشیە و بەڵام چەند ئەندام پەرلەمانمان هەیە ئافرەتی باڵاپۆشن لە عێراقها. باشە قەینا ئەوە چی منعێکی کردن لەوەی کەوا بتوانن ئەدای دەوری خۆیان بکەن لە ناو کۆمەڵگایە؟ بیلعکس بە پێچەوانەوە ئەوەندەی تر باڵاپۆشی حڕیەت و ئازادی بە ئافرەت ئەدا کە لە هەموو بوارێکا بتوانێت دەوری خۆی ببینێ و جوانترین دەوری خۆیشی ببینێ. ئەتوانی بڵێ باڵاپۆشی ئەبێتە مایە ئەوەی کە ئافرەت هەست بە حڕیەتێکی زیاتر بکە، چونکە ئەو کاتە نابێتە
فەریسەی بەردەسی پیاوان و پیاوان لە هەموو لایەکەوە سەرنجی بدەن ئەم زۆر بە حوڕیەتر بە ئازادیانەتر ئەتوانێت کاروبارەکانی خۆی لە ژیانە ئەنجام بدا بە تایبەتی ئەو کاروبارانەی ئەو ئیشانەی کە لە ڕاستیە بۆ ئەو دانراوە ئەو ئەبی ئەنجامی بدا. بۆ نمونە زۆر پێویستە ئافرەتمان هەبێ مامۆستای جامیعە و زانکۆ بێ، زۆر پێویستمان بەوە هەیە ئافرەتمان هەبێ دکتۆرە بێ، زۆر پێویستمان بەوە هەیە ئافرەتمان هەبێ مامۆستا بێ، لە بوارەکانی خۆیان دەور ببینێ. بۆچی ئێمە ژنەکانمان کاتی مناڵبوونی دێ بیبین بیخەینە بەردەسی کۆمەڵێک دکتۆر پیاو کە هەموو گیانی کەشف بکا لە بەردەمیانە. ئەگەر ئەو دکتۆرانە ئافرەت بن ئەو کاتە کارەکە زۆر ئاسان ئەنجام ئەدرێ و شەرعیانە ئەبێ و خوای گەورەش لێمان ناڕەنجێ. ئەگەر کچەکانمان مامۆسای ئافرەت دەرسی بداتەوە لە تەبیعەتیان باشتر حاڵی ئەبێ، لە نەفسیەتیان لەگەڵ یەکتریا زیاتر گونجاو ئەبێ تاوەکو مامۆستایەکی پیاو کە زۆر لە حاڵەتە نەفسیەکانی کچ و ئافرەت هەیە نایزانێ. بۆیە بڕێزانم پێویستمان حتا بە وتاربێژی ئاینی ئافرەتانیش هەیە، پێویستمان بەوە هەیە ئافرەتانێک هەبن بانگی خەڵکی بکەن بۆ لای خوا، خەڵکی بانکەن ببن بە داعی، ببن بە وتاربێژ قسە بکەن. مەرج نییە لە خوتبەی جمعە بدەنەوە، بەڵام خۆ ئەتوانن لە هەموو بوارەکانی ترە دەوری خۆیان ببینن لەناو ئافرەتانە و زۆریش پێویستە ئەو بوارە، زۆریش پێویستە، چونکە چەندێک من و تۆ پێویستمان بەوە هەیە سەقافەت و ڕۆشنبیریمان لەلایەنی ئاینیەوە زیاد بکە و پێویستە لەسەرمان لە ئاینەکەمان تێبگەین. هیچ کاتێک دایکمان، خێزانمان، خوشکەکانمان، کچەکانمان لەوە کەمتر نین، لەوە کەمتر پێویستیان پێی نییە، بەڵکو ئەوان هەندێک بوار هەیە زیاتر پێویستیان بەوە هەیە شارەزابن تایە تاوەکو پیاوان. بۆیە بەڕێزانم ئێمە خەیاڵە ئەگەر کەسانێک وا بزانن ڕووتی و بەرەڵایی ئەبێتە مای ئەوەی کەوا وڵاتان پێش بکەون. ئەوە بۆچوونێکی زۆر غەڵەتە و زۆر هەڵەیە، بەڵکو بگرە ڕووتی و بەرەڵایی زۆر جار ڕێگە ئەگرن لەوەی پێشکەوتنەکە جێی خۆی بگرێت، ڕێگە ئەگرن لەوەی کەوا پێشکەوتن بەرهەمی طبیعی خۆی بگەێنێت. ئەوە تا ئێستا تەماشا بکە ئەو ڕووتی و بەرەڵایی کە لە وڵاتانی ڕۆژئاوایە هەیە، ئەو ڕووتی و بەرەڵایە بۆتە مایەی ئەوەی کە ئەوان لە زۆر بوارە دوا بکەون، بوونەتە مایەی ئەوەی کەوا ئەوان دڕندەیی و وەحشیەتی لە تەعامل و هەڵسوکەوتی ناویەکە هەبێ، بۆتە مایەی ئەوان کە خێزان و ڕەحم و سڵەی ڕەحم و بەزەیی لە نایانە بتوێتەوە بە کاملی. تەماشا بکە ئێستا هەندێک سەرژمێری لە وڵاتانەوە کە بەدەستمان گەیشتووە باس لە هەندێک حاڵاتی سەیر و سەمەرە ئەکەن لای ئەوان. تەسەور کە برا بەڕێزەکانم پرسیار بکەن لە کوڕەکانتان لە براکانتان کە لە ئەوروپان و ئەژێن لەوێ، تەماشا بکە بزانم لەوێ ماف چۆن تێک چووە، خەڵکی چۆن میزان و هەموو شتەکانی لە شوێن خۆیان نەماوە، بە تایبەتی لە بواری کۆمەڵایەتی و لە بواری خێزانە. تەماشا بکەن چۆن تربیە و پەروەردە لای ئەوان هەتا مەرحەلەیەک نەجاحەت ئەهێنێ و سەرکەوتوو ئەبێ، دوای ئەو قۆناغە و ئەو مەرحەلەیە هەمووی تێک چووەتە ملیەکە. لە سەرژمێریەکە دەرکەوتووە 90 ملیۆن لە ئافرەتان لە ئەمریکا، 90 ملیۆن ئافرەت لەوێ بوونەتە قوربانی دەستدرێژیکردنی پیاو لەسەریان. 90 ملیۆن 90 ملیۆن ئافرەت کە ئاشکرا کراوە و گەیشتووەتە مستەشفە خەستەخانەکان و ناوی تۆمار کراوە. 90 ملیۆن ئافرەت قوربانی دەستی پیاوانە کە پیاوان دەستدرێژیان کردوتە سەری بەهۆی ڕووتیانەوە. هەندێک لەوانەیە بڵێن یعنی زۆر جار ئەوە بڵاوەکرێتەوە ئێمە خۆمان ئەم نەفسیەتەمانە دروست کردیە کە پیاو دڵی بۆ ئافرەتە چێ و ئافرەت دڵی بۆ پیاو ئەچێ، لەبەر ئەوەی ئێمە
دائما ئافرەت کەم ئەبینین و گیانی ئافرەت کەم ئەبینین بۆیە شتەکە لامان سەیرە و کاتێک ئەیبینین تەسیرمان تێکە. بەڵام ئەگەر تێکەڵ بێت لە قوتابخانە و لە هەموو شوێنێکە پیا و ژن فەرقی نەمێنێ و ئافرەت بەکە ڕوود بوێتەوە خۆی ڕوودکاتەوە ئیتر ئەوە نامێنێ. خۆ ئەگەر وا بواە ئەبواە لە وڵاتانە کە ئەوان وەکو حەیوان ئەژێن خۆ ئەبێ ئەوە نەبوایە لای ئەوان. یەکێتی طبی دەرونی لە ئیتالیا لە سەرژمێرەیەکی خۆیان ئەڵێ 7% پیاوان لە ئیتالیا 7%، یعنی نسبەیەکی زۆر بەرزە، ڕێژەیەکی زۆر بەرزە. 7% پیاوان لە ئیتالیا خیانەت لە ژنەکانیان ئەکەن. 7%. یعنی لەگەڵ خەڵکی ترا و لەگەڵ ئافرەتی ترا پەیوەندی هەیە. 7%. دەی ئەوە لە وڵاتی ئێمە زۆر زەحمەتە و کارێکی زۆر زەحمەتە. هیچ کەسێ ئامادە نابێ ژنەکەی لەگەڵ خەڵکی ترا ئیلاقەیە هەبێ. بۆیە جۆرەها قانون و یاسا دەرەکەن ئەوان بۆ بەرگریکردن لەم مەوزوعانە. لە ئەمریکا ملوێنێ مناڵ ساڵانە ملوێنێ مناڵ لە زیناوە ئەبێ، ملوێنێ و ملوێنێکی تریش لە ئافرەتان لە کچان و ئافرەتان کە حامیلە ئەبن مناڵەکانی خۆیان بەری خۆیان ئەخەن. ملوێن ینی براینە ئەمە نسبەیەک و ڕێژەیەکی زۆر زۆر بەرزە، زۆر زۆر. ئەمە هەموو حاڵاتێکە کە گەیشتووەتە مستەشفا و خەستەخانەکان. ئەیتر سەدەها حاڵاتی تریش هەیە کە نەگەیشتووە، سەدەها حاڵاتی زینا هەیە کە نەبووەتە مناڵ. ئەمە ئەبێتە مناڵ و ئەگا بە ئەوان لەوێ ئیعلانەکرێت، تۆمارەکرێت. لە ڕاپرسیەکی جامیعەیەک لە جامیعەکان لە زانکۆیەک لە زانکۆکانی ئەمریکا ئەڵێ 7% لەو ئافرەتانەی کە خزمەتکاری ئەکەن ئیشی ناو ماڵانەکەن ئەوان سەی براکانم سەی ئەم قانونەکە لای ئەوان هەیە. پیا و یان ئافرەت هەمووی ئەبێ دەرچێ ئیش بکات. کە پیا و ئافرەت هەمووی ئیشی کرد، ئەو ئافرەتانە کە ئیشەکەن ئافرەت هێتر دێت لە ماڵەوە خزمەتی ماڵەکەیەکە. لەولا مناڵەکەی بە ئافرەتێکی تر بەخێوێکە. سەی شتەکان چۆن تێک چووە؟ ئەی قەینا ئەیخۆ ئەمە تۆ لەوێ لە ئەڵمانیا بۆ نمونە ئاخر ئەحسایەکە لە ئەڵمانیا کراوە 5 ملیۆن کەس بێ ئیشە و لە بەتاڵەیە. 5 ملیۆن. ئەی قەینا 5 ملیۆن پیا و بەتاڵەیە و ئیشی نییە. ئەی قەینا ئەگەر ئەو ئافرەتانەی کە دەرکراون لە ماڵ و ناچارن لەبەر خاتری بژێوی ژیانی خۆیان ئیش بکەن، ئەگەر خزمەتی ماڵەکانی خۆیان بکەن، ئەو 5 ملیۆن پیاوەش ئەکەونە ئیش و ئەو کاتە ژیان زۆر مستەقر و ئیسراحەت ئەڕوا. بۆ ئاوا بکرێ هەموو ئافرەتی ئەبێ ئیش بکات و ناچار بێ لەبەر بژێوی ژیانی ئیش بکات بۆ ئەوی ماڵ و مناڵەکەی بەخاوەنکە. کە دەریش ئەچێ لە ماڵ ئەوە ڕوئەدا کە ڕوئەدا. مناڵ کە دەرئەچێ یەکێتر بەخاوەنیەکە ئەو مناڵە ڕەحمی بۆ دایک و باوکی نابێ. ئەو کەسەی کە دێت لە ماڵەوە خزمەتی ماڵەکە کاو ژنەکە لە ئیش و پیاوەکە دێتەوە لە ماڵەوە چی ڕوەدا؟ 7% ئەو ئافرەتانەی کە لە ماڵانە کرێت ئیشەکەن بەحەسەب ئەو ڕاپرسیە کە ئەو زانکۆیە ئەنجامی داوە 7% ئافرەتان لە ئەمریکا کە بۆ خزمەتکردن ئەچنە ماڵان تووشی تەعدای جنسی ئەتێن لەلایەن پیاوانی ئەو ماڵان. ئەی چۆن ڕوونادا؟ یعنی ئەخۆ ئەم ئینسانە چییە؟ یعنی ئینسان طبیعەتی خوای گەورەوە دروستی کردووە مەیلی جنسی هەیە بەرەو لای ئافرەتێ لە ماڵە هەموو ئیشێک بکا و پیا ژنەکە تش لە ماڵ نەبێ. چۆن ڕوونادا؟ ڕۆژێ 2 3 4 تەنها لە ئەڵمانیا برا بە ڕێزەکانم 35,000 ئافرەت لە ساڵێکە 35,000 ئافرەت لە ساڵێکە تووشی تەعدای جنسی ئەبێ. ئەمە ئەوەی کە سەرژمێرەوە ئەنووسرێتەوە، ئەوەی کۆ تۆمار ئەکرێ. یعنی ئەمە ناو ئەنرێ چی؟ ئەمە ئەگەر ئەو قسە ڕاست بێ کە ئەڵێ ئەگەر تێکڵاوی ڕوویدا ئیتر تەماحی جنسیش نامێنێ، خۆ ئەبێ تەماحی جنسی نەمایە لەوێ. براکانم ئەوەی کە لە وڵاتی ئێمە هەیە لەگەڵ ئەوانە زۆر جیاوازە. ئافرەتێک ڕۆژنامەنووسێکی ئافرەت هیلیسان ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە ئەڵێت بەڕاستی مجتەمع و کۆمەلگای
ئیسلام زۆر کامل و سەلیمە ئەو ئەڵێشتان هەر خۆی هەر لەناو ئەم مجتەمەعیش ئەژێ کە دوای دوو هەفتە سەردانی کرد بۆ یەکێک لە وڵاتەکانی ئیسلام و ئەڵێ زۆر شایستەیە کە ئەم کۆمەلگایە پارێزگاری لەم تەهارەت و پاکی و ژیانی کۆمەڵایەت جوانەی کە هاتیایە پارێزگاری لەسەر بکە شوێنی وڵاتانی غەرب نەکەون کە هیچ عرف و عادەت و هیچ قیەمێکی کۆمەڵایەتی و خێزانی تیا نەماوە نابێ شوێن ئەوان بکەون حتى ئەو ئەڵێ منعی تێکڵاوی بکەن ئافرەتان ئەبێ ئازادیەکانیان وەکو چۆن پیاو ئازادی سنووردارە ئەبێ ئافرەتیش ئازادیەکانی سنووردار بێ ئەبێ هەموو کەسی ئازادی سنووردار بێت تعدا لە ئازادی کەسی تر نەکا بگەڕێنەوە بۆ زمانێک کە ئەم ئەخلاق و ڕەوشتە جوانەی پێگەیاندون ئەمە زۆر جوانترە ئەڵێ فهذا خير لكم من إباحية وانطلاق ومجون أوروبا وأمريكا ئەمە زۆر بۆ ئێوە خێر و بەرەکەتترە کەوا شوێنی بەرەڵایی ئەو بەرەڵایی و نەکبەتی و قوربەسەریە بکەون کە ئەوروپا و ئەمریکا پێی گەیشتون بڕێزانم یعنی چی قانونێک بێ کە ئەبێ مافی کردبێتە چوار بەشۆ مافی مناڵ لە پێش هەموویەوە بێ یعنی تۆ بۆت نەبێ بە هیچ شێوەیەک تندوتیژی لە پەروەردەکردنی مناڵتە بەکاربێنی بە هیچ شێوەیەک و ئەگەر بەکاری بێنی جاری یەکەم هەڕەشەت لێ ئەدەن کە جاری دووەم غەرامەیەکی زۆر ئەخرێ ئەگەر کردت جاری سێ مناڵەکەت لێ ئەسێننەوە خۆیان ئەیبێن پەروەردەیەکەن خۆ من ناڵێم تندوتیژی بەکار بێت لە پەروەردەکردنی مناڵە بە مطلقی بەڵام بە طبیعەت ئینسان طبیعەتی ئەم بەشەرە وایە ئەبێ ڕەغبەت و ڕەهبەتی بەکار لە پەروەردەکردنا بۆ بەکار بێ هەر طبیعەتی بەشەر وایە بەشەری وا هەیە نەرمونیانی بەردەوام لەگەڵیا سوودی نییە بەو ئینسانە دەی ئەوان مافی مناڵیان خستۆتە سەر هەموو مافەکانەوە مافی مناڵیان خستۆتە سەر هەموو مافەکانەوە دوای ئەوە ئەمجا دوای مافی مناڵ دوای ئەو ئەمجا مافی ئافرەت ئەمجا مافی ئافرەت بەڵام چی مافێ ئەو مافەی کە ئافرەت بکاتە کاڵا بیکاتە سلعەیەکی تجاری بازرگانی بۆ تێرکردنی شەهوەت و ئارەزوەکانی پیاو بەکاری بێنن بۆ هەموو جۆرێک بۆ عەرضی ئەزیا بۆ ڕەقسکردن لە بەلهاکانە بۆ بەکارهێنانی لە فیلم و لە سینەماکانە ئافرەتێک کە شەهوەت و ئارەزوەکانی پیاو تێرکە ئەوان ئەو مافەی پێدەن ئاوا پەروەردەیەکیەکەن کە ئەو هیچ لەزەتێک بە مێردی خۆی نەدا هیچ لەزەتێک بە ماڵ و مناڵ و کوڕ و مناڵەکانی خۆی نەدا ئافرەتێک بێت ژنی دەرەوە بێ نەک ژنی ماڵەوە یعنی ژنی خەڵک بێ نەک ژنی مێردەکەی خۆی یان دایکی خەڵک بێ نەک دایکی مناڵەکانی خۆی دوای ئەو ئەمجا مافی سەگ و هەندێ ئاژەڵ دێتە پێشەوە مافی سەگ لای ئەوان زۆر لە مافی پیاو بە پێشترە مافی سەگ زۆر لە مافی پیاو بە پێشترە و ئەو ئافرەتانەیش لەوێ سەگەکانیان خۆشتر ئەوێ تا پیاوەکانیان چونکە سەگەکانیان لای ئەوان بەوەفاترە تا وەکو چۆن لە کەناڵێکی ئەڵمانی لە مقابلەیەکی بینی یعنی ئیشی ئەو کەناڵە ئەوەیە کە هەندێک لەو جۆرە ڕاپرسیانە بەکارهێنێ تەعامل لەگەڵ ژن و مێرد و ئەمانەیە جا لە قسەکردنە لە کاتی یەکێک لە قسەکانێ لەگەڵ ژن و مێردێکە وتی تۆ سەگەکەیشی لەگەڵ خۆیان هاوردم و ژنەکە و مێردەکەیشی لەگەڵا بوو وتی تۆ سەگەکەت خۆشەوێ یان مێردەکەت جاری یەکەم وتی هەردگیان تەکیدی کردەوە ئەو مذیعە وتی کامیانت خۆشتر ئەوێ من حەزەک ئەم بزانم کامیانت خۆشترە وتی هەردگیان سێبارەی کردەوە وتی وەڵا ڕاستی یعنی هەزۆر ئیحراجی کرد ناچاری وتی وەڵا سەگەکەم زیاتر خۆشەوێ دەنگی یەکگرتو و ڕادیۆی گەرمیان هەناسەیەک بۆ ژیان سرەوتێک وە گیان ئەو پەروەردەکردنەی کە ئەوان پەروەردەکراون لەسەری وایە مناڵێک کە لە گەڕەکێکایە لە بەرامبەری ماڵت مناڵێک لە گەڕەکێکایە یعنی گەیشتە 18 ساڵان ئەو مناڵای تر ئەبێ خانووی تایبەتی خۆی هەبێ یعنی حەوشوخانی تایبەتی خۆی هەبێ ئەڕواتە ئەو بەرکۆڵانەکە کە هەر لەو شوقە و عیمارانەیە کە نزیکی یەکترین بە ساڵ دایک و باوکی نابینێ
بە ساڵ دایک و باوکی نابێنێ ئەگەر کچ بێ بۆی هەیە هەر کەسێک بێنێتە ماڵ ولا ئەگەڵ هەر کەسێکە تەعامل بکە کە خۆی ویستی لەسرە بەبێ ئەوەی یەک کەس بتوانێ بڵێ بۆ بێ ئەوەی یەک کەس بتوانێ بڵێ بۆ کە تەمەنی گەیشت بە 18 ساڵان و هەر شتێکی لەگەڵا بکە جاری وایە ها لەگەڵیا 15 ساڵ کوڕێکا لەگەڵیا یان چەند کوڕێکان لەگەڵیا 15 دانە ساڵ و چەند مناڵیشی لێ ئەبێ هێشتا لە مەحکەمە تەسجیل نەکراوە ناوی هەروەک هاوڕێ ئێمە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی خێزانی باسەکەین لە ئەوروپا ئەگینا خۆ ئێمە هیچ لارەیەکمان لەوە نییە کە لایەنە باشەکانی ئەو وڵاتانە کە ئەگەر لایەنی باشی هەبێ هەر وڵاتێک ئێمە بهێنین بۆ لای خۆمان ئەوە بەشێکە لە دینەکەی ئێمە الحكمة الضالة المؤمن أن وجدها فهو أحق بها حكمة لێزانی و علم و شارەزایی گومبووی هەموو مسلمانێکە بەدوایە ئەگەڕێ لە هەر شوێنێکە هەبێ بۆ خۆی ئەیتێرێ و بەکاری ئەهێنێ بەڵام ئەبێت ئێمە بەدوای فەساد و خراپەکانە بگەڕێین ئەبێ ئێمە هەرچی لاری و خراپی وڵاتانی تر هەیە بهێنین لە ناو وڵاتی خۆمانە تەجروبە ئەو تەجروبانەی کە لای ئەوان هەموو فەشەلی هاوردووە هەموو نەکبەتی و بەدبەختی و قوربەسەری لە دوایە بهێنی لە وڵاتی خۆمانە جێبەجێ بکەین ئێمەش بۆ ئێمە ببینە گۆڕەپانی تاقیکردنەوەی هەموو تەجاروبە فاشیلەکانی وڵاتانی تر بۆ ئێمە ببین ئێمە زۆر پێویستە ئێمە بیری لەمە بکەینەوە زۆر پێویستە بزانین بەرەڵایی و بێئابڕوویی و بێشەرەفی نەتیجەکەی ئەگاتە کوێ دەیەها وتم لەلایە بەڵام چی بکەم لەگەڵ کاتە دەیەها وتم لەلایە لەوانەی کەوا لە ڕێکخراوە هەستیارە ڕێکخراوەکانی ئافرەت کە هەستیارترین ڕێکخراوانی ئافرەتانی جیهانن هی ئەو ئافرەتە گەورانە کە لەو بارەوە قسەیان هەیە و تەکید لەسەرەوەکەن کەوا خۆشترین ژیان هی ئافرەتانی مسلمانە کە لە وڵاتانی ئیسلامە هەیە خۆشترین ژیان هی ئافرەتی مسلمانە چونکە خاوەنی ماڵەکەی خۆیەتی چونکە گەورەی ناو ماڵەکەی خۆیەتی و پادشای ماڵەکەی خۆیەتی بەڵکو زۆربەی جار لە ناو ماڵە قسەی ئەو زیاتر تا قسەی پیاوەکە ئەڕوات خانمی مناڵەکانی خۆیەتی لای ئەوان ئافرەت خۆشەویستەکانم ئافرەت لە 12 ساڵیەوە تاوەکو ئەگاتە 40 ساڵان 35 نەک 40 ئافرەت لەوێ خوازراوە لەلایەن پیاوانەوە کە تەمەنی گەیشت بە 40 ساڵ لەو کاتە ئەبێ بڕوا لە مەعمەلێکە کە مەعمەلی دەیهاشت من بە چاوی خۆمان ئەیبینین لەو کەناڵانە ئەگەر تەماشای بکەن ئەو ئافرەتە ئەبێ لە مەعمەلێکە ئیش بکاو کوڕانتان و براکانتان لە ئەوروپان و پرسیاریان لێ بکەن لە مەعمەلەکانە ئافرەتی پیرێژن و گەورە لەگەڵیانایە و گەرە ئیش بکاو ژیانی خۆی دابینکە ئەوان ئەوەندە ئافرەتیان گەرەکە دوای ئەوەش کە پەکی کەوت ئەمجا فڕێدەنە شوێنێک کە تایبەت کراوە بە پیر و پەکەوتۆکان بێ ئەوەی کوڕێکی یان کچێکی سەردانی بکە ئافرەت بەس بە کاتێ گەنجە کاتێ جوانە کاتێ توانای جنسی هەیە کاتێ ئەشێت کاری جنسی لەگەڵا ئەنجام بدرێ بەس ئەوە نەژنیان گەرەکە دوای ئەوە ژن نەدایکە نەژنە نەخوشکە نەخێزە هیچ نییە هیچ دوای ئەوە فڕە ئەدرێت تەواو ئەوە ژیانی ئەوروپایە ئەوە ژیانی وڵاتێکە کە بەرەڵایی و ڕووتی پیشەیەتی ئەی ئێمە لەخوا بەزیاو بێ ئەو هەموو نوقسانیانە لە وڵاتی ئێمە یعنی زۆر بەدەگمەن ئەیبینی حاڵاتی شاس حسابی بۆ ناکرێ لە قسەکردنە قاعیدە حەساوە ئێمە لە ئەساسە و لە ئەسڵە وڵاتی ئێمە ئەو نەخۆشیانە زۆر بەدەگمەن ئەبینی تایە هەندێ نوقسانیشمان هەیە لەلایەنی ڕەوشت و لەلایەنی خو ئاکارەکانەوە کە ئیسلام زۆر تەئکیدەکا ئێمە چاکیکەین با هەوڵ بدەین ئەو لایەنە نشاکەین ئێمە نوقسانیمان لەلایەنی کۆمەڵایەتی و خێزان و ڕەوشتی جوانەوە نییە ئێمە نوقسانیمان لەلایەنی ترەوە هەیە برا بەڕێزەکانم ئێمە لایەنی ئیداری و لایەنی نەخشەسازی و تەخطیطمان نوقسانە ئێمە پلانمان نوقسانە ئێمە حکومەتەکانمان پێویستی بە پلانێک هەیە وڵاتمان بەرەو پێشەوە بووە پلانێکی پەروەردەیی ڕاستی چاکی ڕێک و پێک تا وڵاتمان بەرەو پێشەوە بڕوە ئێمە لەلایەنێکی ترۆ نوقسانین و دەردەکەمان لە شوێنێکی ترەوەیە و دەرزی شتێکی ترە دەین لە خۆمان
دەوایەکی تر وەرەگرین، دەوایەک کە ئەو تۆزە مەناعەتەش لە گیانمانە ئەویش نایەڵێ، ئەو تۆزە بەرگری نەخۆشی کە لە گیانمانە ماوە ئەو بەرگریشە نامێنێت تاوەکو ئەیدەینە دەسەوە ئەمرین. خوا نەکە یا ڕەبی. بۆیە بەڕێزان پێویستە ئێمە مەوزوعانە بە جوانی شارەزامان لێ هەبێ و بە جوانی کچانمان بە جوانی ژنەکانمان خێزانەکانمان ئەوە بزانن کەوا ئەوان گوڵی کۆمەلگان، ئەوان خانمی و پادشای ناوماڵانن، ئەوان جێی ڕێز و ئەحترامی هەمووانن، ئەوان نیوەی کۆمەلگان و دایک و خوشک و خێزانی ئەو نیوەکەی تریشین. ئەوان هەموو شتێکن لە کۆمەلگای ئێمە بەبێ ئەوان ژیان ناڕوە، ئەوان گەورەی نا ئەم کۆمەلگایە بوون. بۆیە نابێت حیا و حرمەت و ناموس و شەرەفی ئێمە و خۆشیان لەدەست بدەن. ڕێز و احترامی ئەوان لە ڕووتیەکەیان نییە، ڕێز و احترامی ئەوان لە پۆشتەیەکەیە، ڕێز و احترامی ئەوان گەڕایەڵی مێردەکانیان بن و بتوانن مێردەکان و ماڵ و مناڵەکانی خۆیان پارێزراوە بکەن لە گوناح و لە تاوان. وەکو ژنی سەحابەکان بن کاتێ مێردەکەی لە ماڵ دەرئەچوو ئەیت پیاوەکە من بەرگەی ئێمە من و مناڵەکانم بەرگەی بە هەموو شتێک ئەگرین، بەرگەی برسێتی ئەگرین، بەرگەی سەرمایش ئەگرین، بەڵام بەرگەی ئاگری جەهەنم ناگرین. ئامان پیاوەکە وریای خۆت بە، ئامان وریای پارەی حرام و ڕێگای حرام بە. ئێمە ئەو ژنانەمان پێویستە، ژنانێکمان پێویستە لەگەڵ پیاوانە کۆمەلگا بەرەو پێشۆ بووە، ژنانێک شارستانیەتی ئیسلام لەسەر شانی پیا و ژن شارستانیەتی دروست بوو کە زیاد لە 8 قەرن 10 قەرن ئێمە گەورەی هەموو دنیا بووین، ئێمە گەورەی هەموو دنیا بووین، بەڵام ئەو گەورەیمان لەدەستدا کاتێک کە شوێنی ڕۆژئاوا کەوتین، کاتێک کە کرمی ڕۆژئاوا و خۆرەی ڕۆژئاوا تێکەڵ بە دەوڵەتی عوسمانی بوو، هێواش دەوڵەتەکە هەدم بوو تیاچ و ئەمجا دەستی کرد بە زوڵم و ستەم تا ملەتانمان ئاوا سەرگردان بوون. ئەمجا ئەویش ڕێگایەک وەنگاوێکی زۆری بۆ نرات تا بتوانن ئاوا بکەن، تاوەکو گەورەی خۆمان لەدەست بدەین، تاوەکو عەزەمەتی خۆمان لەدەست بدەین، تاوەکو سەربەخۆیی ملەتەکانمان لەدەستدا. وامان پێهات ئیمڕۆ خاوەنی هەموو دنیاین، ئێمە خاوەنی نەوتین، خاوەنی هەموو شتە موهیمەکانی دنیاین، بەڵام سەیرەکەی لەگەڵ ئەوەیشا هیچی خاوەنی هیچ نیمان. خاوەنی نەوتین، بەرمیلی نەوت سیر کە بزان چۆن ئێمە دەستمانەکەوێ، ژێریشمان پڕی نەوتە. خاوەنی بەنزینین، سیر کە بەنزینمان وەکو ئەوروپایە عینە، لەوێ لەتری دۆلارێکە لا ئێمەش لەتری دۆلارێک شتێکم، هەموو شتێک خەریکە لەدەست ئەدەین. ئەمە معنای چی؟ ئەمە معنای ئەوەیە ئێمە لەلایەکی ترۆ نوقسانیمان هەیە، ئێمە لەلایەکی ترۆ کەلێنێکی گەورەمان تایە، پێویستە گەنجانمان مناڵە پێگەیشت تازە کە پێ ئەگەن سبەینێ پیاوێک بن، ئەگەر ئێمەش ئەومان پێ نەکرابێ هەوڵدەن ئەو کەلێنانە پڕکەنەوە، سبەینێ خزمەتی وڵات و نیشتمانی خۆیان بکەن بەو شێوازەی کە خۆیان لێ ڕازی بێ، یەک دوای ئەوەیش وڵاتەکەیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتن ببن لە هەموو بوارەکانە. داواکارم خوا بۆ خاتر ناوە پیرۆزەکانی خۆی هیدایەتمان بدە.